بینرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش بە خۆشحاڵیەوە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی چاوپێکەوتن بەیەکەگەینەوە لەم بەرنمەیە گفتوگۆکەین سەبارەت بە چەند بابەتێکی گرنگ لەگەڵێکێک لە ناوە دیارەکانی ناو ڕۆشنبیری کوردی ئەویش بەڕێز فاروق ڕەفیقا لەم بەرنمەیە تاوتۆی چەند پرسێکی گرنگەکەین لەوانە پرسی ڕۆشنبیر و ڕۆلی لە کۆمەلگای کوردیا پرسی دەوڵەتی نەتەوەیی و پرسی ئاین و هەژمونی بیری ئاینی لە کۆمەلگای کوردیا ئومێدەکەین ئەم بەرنمەیە بەرنامجێگەی سەرنجی ئێوەی بەڕێز بێ با مستەفا بەخێربی زۆر سپاس سەرتا پێم خۆشە سەبارەت بە ڕۆڵی ڕۆشنبیر قسە بکەین لە کۆمەلگای کوردیا بەر لە هەر شتێک پێم خۆشە تێگەشتنی تۆ بۆ ئەدای وەزیفەی ڕۆشنبیر بۆ ڕۆشنبیر لەناو دۆخی ئێستای کۆمەلگای کوردیا بزانم. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە ڕاستە بۆ هەت لە بۆچوونی چەند ساڵی ڕابردوومان و لەسەر ڕۆشنبیر بە بەردەوامی من ئیمتیحانی ئەو بۆچوونەی خۆش مەکەمەوە کەواتەوەی کە 8 ساڵ 9 ساڵ پێش سەوتومە لە چییە لەوەی کە بەڕای من لە ئەرک و وەزیفەی ڕۆشنبیرەوە ئێمە نابێ بچین بۆ کۆمەلگای کوردی واتە لە ئەبستراکتەوە بە قەدرەوەی من لە چ کۆمەلگایە کاژین ئەو کۆمەلگایە داوای ئەومان لێکا کە ئێمە چۆن ڕۆشنبیر ببینین ینی واتە پێداویستەکانی ئەو کۆمەلگایە ئەمە واکە کە ئێمە بە بەردەوامی امتحانی ئەو بکەین امتحانی ڕۆڵی ڕۆشنبیر بکەین ئەمە بابەتێکی دوای ئەو ڕووداوانەی ساڵی ڕابردووش من لەو ماوەیە چەند کۆڕ و سیمینارێکم لە چەند شارێکی ئەوروپی پێشکەش کرد بەردەوامی ڕۆڵی ڕۆشنبیر بوو ئەبوو بە پرسیار جارێکی دیکە لەو ڕووداوانە لەبەرەوە زۆرم پێخۆشە بۆ ئەم تەوەرێ سەبارەت بەوەی کە دیارە ناچینە بابەتی ئەوەی کە پێناسانی بۆ ڕۆشنبیر کراون بەڵام لە کۆمەلگای ئێمە بێمەزان جارەوە چ کۆمەلگایەکمان هەیە لەم هەلوو مەرجەیە کە کۆمەلگایەکی بەو شێوەت هەیە ئەو فی خوێنەواری کە لەناو ئەوانەیە خەڵکێک دەتوانی پەنجەی بخەیسە بڵێ ئەمە ئەتوانین بیڵی ڕۆشنبیرە ئەوە ئەرجیچێ بە باوەڕی منەمە کۆمەلگایەکمان هەیە لە ئێستا کە سەیرەکەی کۆمەلگایەکی پڕ لە قەیران لە ڕووی نووسینەوە کۆمەلگایەکە کە تازە بە تازەیە چێت پێێنێتە ناو نووسینەوە لە ڕووی مەدەنیەوە کەمبودی مەدەنیمانەیە کە لەم بەرنمەیە فرسەت زۆرە بێت من قسە لەسەرەوە بکەم واتە نائاشناییمان بە میراتێکی فکری دەوڵەمەند نائاشنایی ئێمە و بێ ئاگاییمان لە کۆمەڵە پرنسیب ئاگاییمان لە دنیای معریفە ئەمانە واکات ئەم کۆمەلگایە ئەم قەیرانانی کە دەسو پەنجەی لەگەڵ نەرمەکەین و لەسەر و هەمیە و کێشە سیاسیە قوڵانەی کە ئێمە دەسو پەنجەی لەگەڵ نەرمەکەین بە درێژایی 80 ساڵی ڕابردوو واکە کە بڵین چێ ئەتوانێت قسە لەسەر ئەم کۆمەلگایە بکە ئەم کۆمەلگایە پێویستی بچێ ئەم کۆمەلگایە پێویستی بە فیئەیەکەیە جارە لە سەرەتاوە بۆی کەسێ باڵەتێنەکە من نێکێکڕوانەی دژی ئەوم کە فیئەیە دروستکەین بە وەکو ڕۆڵی پێغەمبەریان پێ بسپێرین و ئەوانە بۆ ئێمە بیر بکەنەوە بەم مانایەن بەڵکو بەو مانایەی کە یەکەم ئێمە ئەگەر کەمبودمان هەیە لە بواری سیاسیە بۆ نمونە سیاست تا ئێستا لە وڵاتی ئێمەیە بەمانە زانستیەکەی بەمانە فکرەکەی تەڕح نەکراوە کۆمەڵی خەڵق وەکو سیاست مەدار خۆ ئەنوێننیە هاتوونەتە ناو لە مواقعی بڕیارە شوێن ئەگرن کە شوێنی ئەوان نییە لەبەرەوەی سیاست بریتە لە بیرکردنەوە بریتە لە زانستێک کە تۆ دەبێت ئاشنای پرەنسیپەکانی بی ڕۆڵی بۆ نمونەی لە ڕۆڵیش ڕۆشنبیر بریتە لەوەی کە لە 50 ساڵی ڕابردووە دەبوایە زانستی سیاسی وەکەوەی کە دەبێت وەکەوەی کە لە نێو فکرە و لە نێو کایە معرفیەکانە پێناساکرێت ئەمە بک بەلانی کەمەوە ئەمەی نەکردووە سەیری کە وەرە سەر بۆ کایەکانی دیکە کای ئەخلاق کای دین ڕۆشنبیری کورد شتێکی ڕۆشناییەکی نەخسۆتە سەر ئاین ڕۆشناییکی نەخزۆ سەر ئەخلاق کایەکی زۆر گرنگە کە تێکەڵ ئێستا فیئەیەک بە ناوی ئەخلاقەوە کۆمەڵێ شت ئەڵێن کۆمەڵێک شتێن سەپانە بەسەرم کۆمەلگایەکە لە دەرەوەی هەموو نۆرمێک و لە دەرەوەی هەموو بیرکردنەوەیەک و لە دەرەوەی هەموو پرنسیپێکی مەدەنیە کەواتە ڕۆشنبیر لە وڵاتی ئێمە ئەگەر لەم کۆمەلگایە کە ئەمە کێشەکانی بێ کە کێشەی سیاسی کێشەی معرفیە کە کێشەی کللتوریە کۆمەڵە ئاداب و تەقالید شوێنی کللتور بەمانە حەیەوێتیەکەی بەمانای ئیبداعەکەی بەمانای داهێنانەکەی بەمانای خەون بینین بە ئایندە بەمانای ڕزگاری و ئازاد بوونەوە شوێنی ئەمەی گرتوتەوە کۆمەڵە ئاداب و تەقالیدی ئەمە چی ئەماکە چی ئیمتیحانێماناکە ڕاستیە دەبواە ڕۆشنبیر هەستێ بەم ئیمتیحانکردن دیدێکی شتێکی دیکە کە ئەبێ ئێمە پێ جەختی لەسەر بکەین و لەم بەرنامەشەوە دەرمتوانین ژوەیەکە ئێمە لە خیابی دیدێکی نەقدیە ژیانە بینە سەر نەک لە ئێستاە بەڵکو لە ڕابردوو شەوایە لە سیاسەتە لە کللتورە لە ئاینە ئێمە دیدێکی نەقدی
دیمانە چێ ئەم دیدە نەقدیە ئینتاجەکە لە ڕاستی ئەوە ڕۆشنبیر بکات تەبەن بەمانە بەرفراوانەکەی ڕۆشنبیر ئەم دیدە نەقدیە دروست نەبووە سەری هەڵنەداوە و لە ئێستایەکی شابڕاستی کە لەم ڕۆژێکی ئێستا لەگەڵ بەڕێستە مەقساکەم پاشکشەیەکەیە پاشکشەیەکی حتا لەو هەوڵە جدیانی کە لە ماوەی 10 ساڵی ڕابردووشە دراون لەبەرەوە لەم گۆشەنیگایەوە سیر بکەین بەڕاستی بەش بە حاڵی خۆم لە ئەم لەحزەی کە لەگەڵ ئێوە قساکەم من گەیشتومەتە قەناعەتەیکە ڕۆڵی ڕۆشنبیر لە نەهامەتیەکانی ئێمە لە قەیرانە سیاسیەکانمانە لەو شکستانی کە ئێمە هات ئێستا تیاژین ڕۆڵێکی گەورەیە ڕۆڵێکە کە ئەبێ پەنجەی ڕخنەی بۆ ئاماژە بکرێت بۆ نمونە لە پەیوەند بە شێوازی حکومڕانی من گەیشتومەتە کا گومێت ئەمە بۆ چوونێکی تازەیە کە ئەمێ لێرەدا لەم بەرنامەی بەڕێستا تەرحیگەم ژەوەیە کە ئێمە ناتوانین تا ئێستا هەندێک لەوانە بە منیشەوە کە قسەمان کردووە لەسەر شکستی حکومڕانی کوردی زۆرتر تەرکیزمان لەسەر حیزب و تەرکیزمان لەسەر سیاست نەدارەکان بووە ئێستا منەمێ ڕۆڵی ڕۆشنبیر یەکێ لە ئەمێ ئەم نقطەیە بڵ ئەرگومنتەکە یەکێ لە پایەکانی ئەم شێوازە فەرمانڕەوەیە کە کۆمەڵی لە ئێمە گەیشتۆتەوە قەنعاتی کە شکستی هێناوە و ئیشکالێتی هەیە یەکێ لە پایەکانی ڕۆشنبیرانن واتە ئەوە یا غیابیانە یا بەشداریکردنیانە لە غیابیان لە نەقد و لە نەقدکردنیە و یا بەشداریکردنێکی شەرمنانەیە لەو شێوازە حکومڕانی کاک فاروق پێت وانە لە بنەڕەتە ئەو بەخشینی ئەو ڕۆڵە سیاسیە کۆمەڵایەتی هەمەلایەنە بە ڕۆشنبیر پێچەوانە ئەبێتەوە لەگەڵ ڕۆڵی ڕاستەقینەی ڕۆشنبیر وەکو مەخلوقێک وەکو بوونەوەرێک کە توانای بەرەمهێنانی زانستی هەیە ڕۆشنبیر یا بە معنایەکی دیکە بڵین ئەگەر دەستەواژەکە ڕاستتر بەکاری بێنین یا بە معنایشی دەستەواژێکی ڕاستە بە دوای بگەڕین کە کۆمەلگا و دنیاش پێویستی پێەتی بریتە لە توێژەر و بەرەمهێنانی معریفەیەک زانستێکی ڕوت و قوت زانستێک دوور لە بەها دوور لە ئینتیما کە وێنەیەکی ڕاستەقینەی واقع و بابەت نیشان بدا بەڵام ڕۆشنبیر لە کۆمەلگای بەردەوام وەکو بەشێک لە ڕیفۆرم وەکو بەشێک لە بزوتنەوە کۆمەڵایەتەکان خۆی دەرەخە گومێت من بۆیە لە بدایەتەوە لە کۆمەلگا و دەسم پێکرد نەک لە پرەنسیپەکانەوە واتە لە وێنەیەکە بۆ ڕۆشنبیر دەتوانین بۆ خۆمان ئێستا وێنێکی ئەبستراک پێشین بە تایبەتی ئەگەر لە کتێب و لە نموزەجەکانی کە لە غەربا هەیە بیکێشین لێەوە بینونەوەم کۆمەلگایەت و شێویشکالا بین بە تەسەوراتی من بۆیە لە کۆمەلگاوە دەسم پێکرد پێداویستەکانی کۆمەلگای ئێمە چییە ئێمە لە چ کۆمەلگایە کارژین ئەم کۆمەلگایەکەم قەیرانانەی هەیە ڕۆڵی ئەم کەسەی کە ئێستا پێ ئەوترێ ڕۆشنبیر چیە ڕووناکبیر چیە باست کرد بۆ من باس لە معریفە ناکەم من باسیێواکەم کە ڕۆشنبیر نەیتوانیوە لە کایەکانە نەیتوانیوە مبدع بێ نەیتوانیوە داهێنەر بێ بۆ نمونە نەیتوانیوە کای سیاسی بەخشیوەتە کۆمەڵە کەسێک کە پێوترێ سیاستمەدار بە بێوەی ئاگایەکی لەو کایە بێ واتە خەڵکێکەیە بە وا خۆی پیشانداوە بە فطرات ئەزانێ سیاست چییە سەر بە کۆمەڵی خانەوادە و سەر بە کۆمەڵە عەشیرەتە ئەوە زانێ سیاست چییە ئەوە ڕۆشنبیر نەبوو دەبوایە سیاست وەکو هونەر سیاست وەکو فکر پێناسە بکات و لەم کۆمەلگایە برەوی پێ با قسەی لەسەر بکات لە کۆڕ و سیمینارەکانە لە فەزای گشتیان لە کتێبەکانە هەتاکو خەڵقی هۆشیار بەتەوەی بڵێ ئەمریکا ئێمە ئەیبین و دەست و پەنجەی لەگەڵ سیاست نییە بەبارێکی دیکە معریفەت پرسیارەکەی من ئەمەیە هەلو مەرجی ئێستای کۆمەلگای کوردی و زۆربەی کۆمەلگاکانی تری دنیا ئەوەندەی پێویستی بە بەرەمهێنانی معریفەیەکە کە معریفەیەکە زانستێکە کە وێنەیەکی ڕاستەقینەی واقع و بابەت پێشکەشی مرۆڤی کوردکا وشیاریی ڕاستەقینەی سەبارەت بە سیاست سەبارەت بە دین سەبارەت بە ئەخلاق پێ ببەخشێ ئەوەندە پێویستی بە ئامادەیی جستەیی و فیزیکی ڕۆشنبیرە لە ناوکایەکانە بەسەنە بۆ نمونە ئێمە توێژەرێکمان پێویستە پێمان بڵە ڕووداوەکانی هەفتەی شوبات چی بوو بە شێوەیەکی زانستیان و بابەتیانە یان پێویستمان بە ئامادەبوونی فیزیکی و جستەی ڕۆشنبیرێکە لە ناو ڕووداوەکانی هەفتەی شوبات ئەمە پێویستمان بە هەردووچێتی ئەمە پێویستمان بەرجێ کۆمەڵە ڕۆشنبیر و حتى مفەکر و فەیلسوفی غەربی هەن لە ڕووداوە گرنگەکانە لەسەر شەقا من لەگەڵ خەڵقا لەبەرێ مەردوومان پێویستە بەس ئێمە جارێک خەریکی ئەوەین کە بڵین ئەو توێژەرە ئێمە توێژەرەکەمان نییە ئەو توێژینەوانەمان نییە ئەو هەڵمەساوە بەم ئیشەش واتە ئەگەر ئێمە کاری ڕۆشنبیریش چڕکەینەوە و تەسکی کەینەوەی کە کاری تۆژینەوەکات ئەو کارەش نەکراوە کوا تۆژینەوەکانی ئەمە لەسەر ئەوەی پێوتری لە قەوسێکا شۆڕشی ئەیلول کوا خوێندنەوەی ئێمە بۆ مێژووە وەنیە ئێمە هەڵەکانی شۆڕشی ئەوەی بەناوێتێ شۆڕشی ئەیلول لە قەوسێکە لەوەی کە پێوتێ شۆڕشی نوێ چونمانە بۆی ئاواڵم پێوترێ لە بەرەوەی مەفهومی شۆڕش بەسەریانە تەطبیق نابێ تکرارەکرێتەوە کوا ڕۆڵی ڕۆشنبیر لە هەڵسەنگاندنی حرەکەی کوردی لە ماوەی 50 ساڵی ڕابردووە لە دیدێکی نەقدیەوە
لە بازدان لە ستایشەوە بۆ پرسیارکردن ئێمە ئەو ڕۆڵی ڕۆشنبیر گەیشتۆ بە ئاسیەوەی پرسیار بکات و بۆەوەی پرسیار بکات چی پێویستەکە کە ئەومێت پێویستی بە دووسێشتی گرنگ هەیە پێویستی بە بوێری هەیە ئەنجا پێویستی بە ئامڕازەکانی معریفەیە ئەو هیچیانی نییە ئەو ناتوانێت تەمان لەگەر ڕێزما بۆ هەوڵانی کە دراون لە ڕابردووەوە لە جیلەکەی ئێمەشا خەڵکێکەیە بوێرە و لێرە و لە یەقساکە بەڵام ئەم کێشانەی خوارەوە یەکەم شێلگیرانە نییە دووەم سەراپاگیر نییە واتە سێم پرۆژێک نیە ئەمڕۆ لە کوردستانی من و تۆیە ئەم بەشەی کوردستانە کۆمەڵی خەڵک پرۆژیان هەیە جگە لە ڕۆشنبیر ڕۆشنبیرە ئەوەی پێوتێت لە ئێمە ڕۆشنبیر پرۆژەیەکی نییە بۆ ئەم کۆمەلگایی ئێمە لێرە و لەوێ خەڵکێکیشتۆ بۆی کاک فاروق هەمیشە قسەکردنەکانی تۆ لەسەر ڕۆشنبیر و لەسەر هەندێکایی تر ئەوانەی کە چاودێریکردن یا گفتوگۆ لەسەر ئەم بابەتانەکەن ئەوەیە کە تێزەکانی تۆ لەسەر مەسەلەی ڕۆشنبیر هەمیشە بە جۆرێک لە مطلقگەراییەوە نیشاندرێت لە کاتێکە مەسەلەکان تا ئەندازەیەکی زۆر ڕێژەیە مەسەلەی ڕۆشنبیر یعنی کۆکردنەوەی هەموو خوێندەواری کورد لە ناو چارچەوەی یەک بازنەیە یەک میتۆداوە لەسەری بنووسی ڕۆشنبیر و یەک نەقد بە یەک بە هەمان شێوە ئاراستەی کۆی ئەم نخبەیە بکەیت کە لە شەستەکانەوە تا ئێستا کارەکە پێتوانی ئەمە پێویستی بە پۆڵانکردنێکی ورتر و تێگەشتنێکی زانستی تر هەیە بۆ ئەوەی قسە لەسەر ڕۆڵی ڕۆشنبیر بکەیت لە خوێنەوەی ڕخنەگرانە شەکی نیە لەوەی کە تۆ کاڵسی بەم پرۆسەیە دەبێت ئەوە بکەیت بەڵام ئەگەر وابێ ئەگەرێمە لە شەستەوە لەسەر ئەو خوێنە ئەو خوێنەواری ئەم کۆمەلگایە قسە نەکەین کە بەری لەمەوەی ئێستا ئێمە بەروبوومی ئەوانە بینین کە لە ڕاستیا بیابانێکی بەرەهوتە لە مەجای معریفە و لە مەجای فکرە ئەگەر لەسەروان قسە نەکەین لەسەر چی قساکەین ڕۆشنبیر لەگەڵ من و توە لە دایکە بێ ڕۆشنبیر چەند ناوێکن کۆمەڵێ ئایکۆنن کە ئێمە دروستیانەکەین لەم ڕۆژە ئێستا سەرقاڵی دروستکردنیانین وەکو چۆن ئایکۆن دروستەکەین لە سیاسیەکان ئایکۆنیش لە ڕۆشنبیر نەخێر برای بەڕێزکەم کۆمەڵگایی من و تۆ کە ئێستا ئەم کۆمەڵە قەیرانە هەیە دەست و پەنجەی لەگەڵ ڕمەکات مێژوویەکی ئەم ڕۆی کە من و تۆی تیاین ئەم هەلومەرجە ڕیشەیەکی ئەو ڕیشەیەش بریتێ لە شەستەکانەوە بین پرسیاری سەرەکیەوەی ئێمە پێمان ناوەتە ناو دنیای نووسینەوە ڕۆشنبیر چێ ڕۆژنبیرەوەی هەر لە هەوایە قسەکات ئەمانە هەموو کۆمەڵە ئیشکالێت لەبێ حەلی بکەین ئەبێ چارەسەری بکەین چارەسەری لۆکی ئێمە بەسمان چێ ڕۆشنبیر ئێستا مێنتاڵەتیەک دروست بوو ئێستا نەزعەیە کەڵکەڵەیە دروست بوو لەوەی کە لە چەند کەسایەتیەک کۆمەڵێک ئایکۆن دروستکە نەگەوە بەڵکو خەڵکێک هەیە واسێری ڕۆشنبیرەکە وای پێغەمبەرێ بێ کە لەو داوە بێت من باز لەو فئەیە خوێنەوارەکەم کە ئەرچێکی معریفی و ئەخلاقی و عقلی لەسەرشانە لە هەر کۆمەلگایەکە لە کۆمەلگای ئەمریکیە سڵەمینەوە هەیە من چەند جار لە بەرنامە شتا وتومە سڵەمینەیەکە لە ڕۆڵی ڕۆشنبیر کە باسی ڕۆشنبیرەکە بۆچی لەبەرەوەی جۆرە ئەخلاقیەتێک جۆرە بیرروباوڕ لەناو خەڵکی ئەمریکی هەیە کە هاونیشتیمانیان بیرەکەنەوە هاونیشتیمانیان بەشداری مشارەکەی سیاسیەکەن پێویستیان بە کەسێک نییە کە لەولاوە بێت کە نەزانین ئیشەکەی چییە و وعزیان دابا ئەوان لەوێ لە ڕۆڵی ڕۆشنبیر ترسن بەڵام لای ئێمە کێشەکەمان لەوە قوڵترێکە ئەو خوێنەوارە کە دەبوایە کۆمەڵێ ئەرک هەیە بیبینێت کە ئەرکەکان لە ڕاستی ئەرکی فکرین من قسەی لەسەرەکەم ئەنجا کە نەیبینیوە چیمان هەیە لە مەجای کۆمەڵێ ئومەهاش کتێب هەیە کتێمەڵێک سەرچاوی گرنگ هەیە کاکە عەفوم کە ئومێت کۆمەڵە سەرچاوی گرنگ هەیە کە دەبوایە ئێستا من و تۆ ئاوە ئاماژەی پێ بدەین بڵێن ئەم کتێبانەی خوارەوە کە ئەبوایە لە ماوەی 50 ساڵی ڕابردوو 6 ساڵی ڕابردووە بکرێ ئەمانە کە نەکراوە من ئەم مطلقا لە مطلقگرایی من هیچ بە مطلقگرایی نازانم وەرە پێم بڵێ بزانە وەزعی کولتوری ئەمە لە چه هەلومەرجێکە نەقدی ئەمە لەکوایە نەقدی فکری ئەمە لەکوایە وەرە نەقدی سیاسی ئەمە لەکوایە گفتوگۆکانمان لەسەر سیاست لەسەر ئاستێکی زانستیە ئەمە چێ بە ماڵەسێت کۆمەڵە فئەیەکی خوێنەوار تێت تۆ پێڵی ڕۆشنبیر ئەمن پێڵم خوێنەوارێکی کە پێڵە ڕووناکبیر ئەمە دەبوو ئەمە کایەکەی ئەوە ئەبێ بیکە مامۆستا فاروق پرسیارێک زۆر سپاس یەکێک لەو فاکتەرانی لە کۆمەلگای کوردیە بەردەوام وەکو یەکێک لە فاکتە بەهێزەکانی ناچالاکبوونی ڕۆلی ڕۆشنبیر لە کۆمەلگای کوردیە و پێنەگەشتنی ڕۆشنبیر وەکو مەخلوقێک کە خاوەنی پرۆژێکی ڕخنەگرانە بێ بەرامبەر بە دەسەڵات و بەرامبەر بە واقع بە شێوەیەکی گشتی تر ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان یا حیزبە بەڵەدەستەکان لە هەرێمی کوردستان ئەمانە بەردەوام وەکو نەچیرشی دەستەمەوە نەبوو سەری ڕۆشنبیرەکەن و دایانەوە دەستەمەوەی بکەن بیکەن بە مەخلوقێکی بێدەنگ و جۆڕایەڵە و بە ئاراستێکی دیکەش ڕێکی دیکەشەیەکە ڕۆشنبیر بۆ خۆشی بەردەوام چاوی لە حیزبەکانە و چاوی لە دەسەڵاتەکە
بۆ ئەوەی کە خۆی بێدەنگ بێت و لەگەڵ ئەوان لە ئیمتیازاتە بەشدار بێ تۆ ئەم هەڵکێشەیە چۆن نەخوێنیتەوە پەیوەندی نێوان ڕۆشنبیر و دەسەڵات و ناچالاکبوونی ڕۆشنبیر لە هەرێمی کوردستان ئەگەر ڕێگەم بدەیت هەردوو هەوڵەکە لە ئارادای واتە شتێکت هەیە بەناوی دەسەڵاتەوە کە دەیەوێت وەکو ئێساوتم ئەو خوێنەواری وڵاتە ڕامکە بەکاری بێنێ و ئەمەشی کردووە خوێنەوارانی ئێمە زۆرتری ئەمڕۆ دەرگیرن لەناو ئەو دەسەڵاتیان و لە ناو میدیا حیزبیەکان ئایشەکەن لە زانکۆکانە ئەوانە هەر ئەوانەشن دەبرێن نەکەن بە ئەندام پەرلەمان کۆمەڵی خەڵک لەو هەموو خوێنەواری وڵاتەن و دوای ڕامەکە هەندێکی حیزبیش نییە بەڵام کە هەڵی بژێرێکا بە ئەندام پەرلەمان ڕامە بێ و دوای لەو سەرەوە کەسێکی ستایشکەری لێ دەرەچێت بەبارەکەی دیکەشە کە سەیری دەسەڵاتێکی خەڵکێکەیە کە ئێستا تەواو ملی نەناوە یا ڕام نەبووە و خەریکی شکاندنی ئەو فئێشە کە ئەوە زۆر کەمە لەم بینای ئەمە چیمانەیە بە تەسەوری من ئەگەر دەسەڵاتێکی داهێنەر دەسەڵاتێکی پۆزتیڤ دەسەڵاتێک نیشتیمانی هەبووە لە وڵاتە بەشە ئەم بەشەی کوردستانە و لە خزمەتی ئینسانی کووردا ئەیشی بکردایە گفتوگۆکەی من تۆ ئاقارێکی تری وەرەگرت گفتوگۆکەمان بۆ ئاقارەیە بوو کە زۆر ئاسایی بێت کەسێ ڕۆشنبیرە لەناو ئەم دەسەڵاتە ئیشکات بۆ لە بەری لە دوجارە دەسەڵات چییە دەسەڵات کۆمەڵە دام و دەستگایە کۆمەڵە دام و دەستگایە کە پێویستی بە زانستە پێویستی خۆر لە هەڕەمەکیانە نابێ وڵات بەڕێوە برێ پێویستی بە چیە و کۆی کە لە وڵاتە ئازادەکانە هەیە دەسەڵاتی سیاسی پێویستی بە عقلانیت هەیە عقلانیت چێ ئینتاجیەکان ڕۆشنبیران و مفەکیرەکان ئینتاجەکان زانکۆکان ئینتاجەکەن لەم حاڵەتەیە کەسێک کە مامۆسایەکی زانکۆیە دوای لە پەرلەمان و سەردەربێنێ شتێکی زۆر ئەگەر دەسەڵاتی کوردی دەسەڵات بووایە بە مانای فکریەکەی بە مانای زانستەکەی زۆر ئاسایی بوو کە ڕۆشنبیرانی کورد بەشداریکەن بەڵام دەسەڵاتێکە لە دروستبوونی و تاکو ئێستا سەرقال لە ماوەی 20 ساڵی ڕەبردووە سەرقاڵی ڕوشاندنی کەرامەتی ئینسانی کوردیە دەسەڵاتێکە لە دوای ئەنفالەوە ئەمە هاتووە کە بێڕێزێکی گەورە بە ئینسانی کورد کراوە لەو 20 ساڵەیە ئازادیەکانی پایەماڵ کراوە لەم حاڵەتەیە تۆ بە ڕۆشنبیرێکە لەو دەسەڵاتە پێڵی تۆ ڕۆڵت چییە تۆ چیەکەیت تۆ لە بەرەیەکی هەڵایت لە ڕاستیە من ناڵم بەرەی گەل بەڵکو بەرەی عقڵەڵم يعني ئەبێ ئەبووە ڕۆشنبیر لە ماوەی 20 ساڵی ڕابردووە دەنگی عقل بەرفراوم کە من باس لەگەل ناکەم من باز لە عقلانیت دەکەم من باز لەوەکەم کە دەسەڵاتێ لەو جۆرە چێ ڕخنی لێگرێ و بۆ ڕخنی لێگرێ و بەر ئەساسی چیژە بێ ڕخنی لێ بگرێ ئەجا دوای کۆمەڵە خەڵقی لەو سەرەوە لە ئاویەتە دەرەوە خەریکی ستایشکردن و نەک بەوەنەی کە دەستایشی ئەو دەسەڵاتە کە شکست خواردووە کاکە بە بەقەنەعەتی من هیچ شتێکی نەماوە بەڵکو لەو سەرەوە سەرقاڵی لێدانە لە دەنگە جدیەکانیش کە نووزەیەکیان تیاماوە هەناسەیەگەیان لە بڵاوکردنەوەی جۆرە ڕخنەیەک و دنیا بینیەک بۆ خوێندنەوەی واقعیە زۆر باشە یەکێک لەو شتانەی کە ئاراستاکە دوو ڕخنەیەک وەکو بۆ بابەتێکی گرنگی گفتوگۆکردنیش ئەوی شەوەیە پەیوەندی نێوان ڕۆشنبیر و دەسەڵات گەورەترە تەنها لە پەیوەندی نێوان ڕۆشنبیر و دەسەڵات یا حیزبی فەرمانڕەوە بەقەدەوەی پەیوەندی هەیە بە ڕۆشنبیر و حیزبەوە ڕۆشنبیر و کایەی سیاستکردنەوە لە کوردستانە ئێمە لە یەک دو ساڵی ڕابردووە ئەزمونێکی گەورەی ڕخنەگرتن لە کوردستانە بینن لە دروستبوونی ئۆپۆزیسیۆن و لە هەرێمی کوردستانە دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە بە دیاریکراوی و دواتریش ئەو دوو پارتی ئیسلامی تر کە وەکو هێزی ئۆپۆزیسیۆن خوارد ناساند و بەشداری کای ئۆپۆزیسیۆن دەکەن لە سەحەکە من ئەمە پرسیارەکەم ئەو مقدمە بۆ پرسیارە بوو بەشداریکردنی ڕۆشنبیران لە ناو کای سیاسی ئۆپۆزیسیۆنە لە ناو دوو سێ حیزبی ئەو سێ حیزبەی نمایندەی بزوتنەوەی ئۆپۆزیسیۆن دەکەن لە کوردستانە تا چەند قزمەت بە تحقیق بوونی وەزیفەی ئۆپۆزیسیۆنەکە ئایا ڕۆڵی ڕۆشنبیر لە ناو حیزبی دەسەڵاتە هەمان ئەو ڕۆڵە نیە کە ئۆپۆزیسیۆن کە ڕۆشنبیر لە ناو حیزبی ئۆپۆزیسیۆنای بینێ ئەمێنێتە سەرەوەی کە ئەو کەس ئەو برا ئەو بەڕێزانەی و خوشک و برا بەڕێزانی کە لە ناو ئۆپۆزیسیۆنان و یەکێک و بەڕێزت پیانە لە ڕۆشنبیر کە هەن ژمارەیەک لەو ڕۆشنبیرانە لە ناو ئۆپۆزیسیۆنان چی ئەکەن ئەگەر هەمان ڕۆڵی ڕۆشنبیر لە ناو حیزبی دەسەڵاتە بجێڕن ئەویش لەوەی کە ئێمە و ئێوە بەکاربێنن ئێمە وابی دەکەن و ئێوە وابی دەکەنەوە یەک دووەم درێژکراوەی هەمان کولتور بن ئەویش چەپاندن و سەرکوتکردنی دەنگی عەقڵ و ناڕەزایەتی و دەنگی ڕەخنە لە ناو ئۆپۆزیسیۆنە
هیچ جیاوازیەک نییە هیچ جیاوازێک نیە بەڵام ئێستا منەمێ بڵێ قسە لەسەر ئەگەر نەکەین ئەگەر لەسەر واقع و ئەزمونکردنی گوتاری ڕۆشنبیری ناو ئۆپۆزیسیۆن سەرەتاکانی بەڵێت باشە سەرەتاکانی ئەوەی کە تیکرارکردنەوەیکی هەمان کولتوری 20 ساڵی ڕابردوو لە لای ئۆپۆزیسیۆن بە ئاشکرایی دیارە جارە لەسەر دوو باڵی دوو لایەنی حزبی سیاسی ئیسلامی باڵی ئیسلامی سیاسی قسە بکەین کە لە دوایە لەسەر ئاین قساکەین بەڵێ ئەوەی من لە ڕۆشنبیرانی ئەوان دەیبینم بریتیە لە دژایەتیکردنی هەموو دەنگێکی عقل دەنگێک کار لەگەڵ ئەوانە یەک نەگرێتەوە چێ بوونەوانەی نووسەران دادگاییەکەن و بانگێشتیانەکەن بۆ محکەم و بانیانەکەن بۆ محکەمە چێنەوانەی لە فەیسبوکەکانە لەو ماوەی پێشێمە دوو کەیسمانەیە کەیسی مەریوە و ڕێقانوع و کەیسی من بەهۆی چەندێ بۆ چوونمانەوە بە لێشا و هێرش کرایە سەرمان لەلایەن کێشەوە لەیان ئەوە فی ئەخوێن باوەڕ ناکەم فی ئەخوێنەوارەکەی ئیسلامی سیاسیەکە هێرشی کردە سەرمانە واتانی چیانی دژی ئازادین واتە چیمان کردێمە هیچ ئەنجەماوت سەرەوەی کە ئێمە بێ لەسەر بزوتنەوەی گۆڕان قسە بکەین کە وتی ئێمە نابێت لەسەر ئەگە قسە بکەین من لێرەوە بۆ یەکەمین جارەواڵم بزوتنەوەی گۆڕان لە پەرشکشایە بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی بۆی ڕۆشنبیرەکانیەوە بێدەنگیەکی زۆر ترسناکیان هەڵبژاردووە بەرامبەر بە هەموو ڕووداوە زۆر پڕ مەغزا و ترسناکەکانی کوردستان بەڵمژاردو ئەمەیەکە منەزانم بەڕێزیش بۆیە پرسیارەکەی بۆی کە بڵین ئایا ئەو ڕۆشنبیرانە ئێستا هەم نابن بە تکرارکردنەوەی هەمان ئەو ئەزمونەی ڕابردوو من هەمیشە وتومە لە کۆمەڵە و ناسەوتومە کاکە ئومێت ئەگەر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لە شەستەکانە کۆمەڵە ڕۆشنبیری ناقد هەبوونایە کە بێگومان لەگەڵ وەکو کەیسی نەتەوە لەگەڵ قەزەی نەتەوەیان چکم خۆ دەزانی بۆ نمونەوەی پێوتێت لە قەوسێکا شۆڕشی ئەیلول خوێنەوەرانی ئەم میلەتە بەشداریان تیاکرد بەڵام بەشداری سەرەکی بەڕاستی بریتی و لە بڵڕنەوە هەڵبگری سەربەشداری گەورە بریتیە لە خوێندنەوەیەکی نەقدی بۆ حرەکێ ئەگەر لە شەستەکان و هەفتا بۆ هەفتا و پێنج ڕۆشنبیرانی ئەو سەردەمەی وڵاتی من و تۆ خوێندنەوەیەکی نەقدیان بۆ پارتی بکرای پارتی بە هەڵەکانیان ناڕۆی کە یەکێتی نیشتیمانی دروستە بێ ئەگەر لە پاڵ ئەم دروستبوونە فئەیەکی خوێنەواری خاوەندید و قودرەتی عەقڵی کە بتوانێت خوێندنەوەیەکی نەقدی بکە و لە هەر شوێنێکە سیاسی هەڵەی کرد ڕای بگرێ یەک دووەم بڵاوکردنەوەی کولتوری ئەکاونتەبڵەتی لێپرسراوێتی کە ڕۆشنبیر دروستی بکە ئەگەر دروستی بکردایە یەکێتی ئەو هەڵە سیاسی گەورانی دروست نەکرد ئێستا گۆڕان دروست بووە باشە ئەوەی کە ئێمە بین لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لە ڕاستیە ئەو بزوتنەوە ئەو دید و ئەو هەڵس و کەوتە شێلگیرانەیە نییە لە ڕخنەوەی ڕخنەی لێگرێ هەر خەڵکێکە لە دەروی خۆی لە کاتێکە دەبووە لە ناو خوێنەوارانی خۆیەوە لەسەر زۆر شت لە ماوەی ساڵی ڕابردووە گۆڕان هەڵی سیاسی گەورەی کردو دەبووە ڕابگیرێت یەکێک لەو پرسانەی کە ڕۆشنبیرانی ناو حیزب ڕۆشنبیرانی ناو حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان یان ڕۆشنبیرانی ناو حیزبی ئۆپۆزیسیۆن و بەتایبەت ناو بزوتنەوەی گۆڕان من مەبەستمە بەڵگەیەک یان پاساوێکی لوجیکی بۆ ئەمە هێنەوە ئەوش ئەوەیە کە ئەگەر کایی سیاسی خاڵی بێت لە کایی حیزبایەتیکردن سیاست بەمانە حیزبایەتیکردن لێرەدا مەبەستمە خاڵی بێت لە ڕۆشنبیر و خاڵی بێت لە کۆمەڵێک دەنجی عەقلانی لیبراڵی جددی ئەو ئەگەری هەیە ئەم هێزە سیاسیە بەرەو فاشیزم بڕە بەرەو تاریکی بڕە بەرەو دیکتاتۆری بڕە بەڵام ئەم ڕۆشنبیرانە ئەتوانن ڕۆڵێکی گرنگ ببینن بەو ئاراستەیەکە ڕوتی سیاسی ئەم بزوتنەوە سیاسە ئاراستە بکەن بە ئاراستەیەکە کە خزمەت بە کۆی کۆمەلگا بکە خزمەت بە دیموکراسی و کۆمەڵێک پرەنسیپی گرنگ بکە پرسیارەکە ئەمەیە ئایا ئەم پاساوە بۆ هێزە سیاسیەکان لە کوردستانە تا چەند گرنگە ئایا ئەم پاساوە بۆ حیزبی ئۆپۆزیسیۆن قبول بێ بۆچی بۆ حیزبی دەسەڵات قبول نەبێ ڕۆشنبیر نتوانێت دەور ببینێ یان ئایا تۆ تێگەشتن بۆ ئەم من لە پرسیارەکەی بەڕستە علامەتی استفهام لەسەر زۆر شت لەوانە دارێم کە ئەڵەی کەس خەڵقانێکی عەقلانی وانە کەسانێکی وا لە بابەتە کە عەقلانی بن جارە پرسیارەکەی ئەوەیە ئایا بە فعلی ئەوانە عەقلانین ئێمە بچێ بزانین عەقلانی ئێمە عەقلانی لە ڕێی ئەرگومنتە عەقلیەکانەوە نابینین لە ڕێی پەخشکردنەوەی ئەو دیسکۆرس ئەو خیتابە نابینین ئایا ئەو خیتابی و ڕۆشنبیرانە خیتابێکی عەقلانیە کاکە ئومێد عەقلانەی لە وڵاتی ئێمە لەکوێیەتی ینی بەتایبەتی لە کای سیاسی ئەمە خاڵیە لە عەقلانیەت کای سیاسی لە وڵاتی ئەمە خاڵی لە مەدەنیەت بەڵام زمانێک ڕۆشنبیر کە پەرکەش کراوەتە ناو ئەو کای سیاسیەوە بە بارێکی دیکە ئێمە چارەی ئەوە بڵین پاساوەکە ئەوە بووە بەڵامانە و ڕۆڵیان نبینیوە
ئەوان ئەو ڕۆڵای نبین و جارە لە حیزبی ئەوەی کە پێوتی حیزبی دەسەڵاتدار ڕۆڵی ئەو ڕۆشنبیرانە ئەوە بووە کە جۆرێک ئێمە چەند ساڵە ئەم گفتوگۆ و دبیت و منازڕەیەکەین لە فەزای گشتیە کۆمەڵە کۆنفرانسمان کردوێمە لە خانە حکمت داوەتی هەمووانەمان کردووە بۆ برەودان بە عقلانیەت کوا ئەی ڕۆڵی ئەوان لە ناو حیزبە کاکە آخر کۆنفرانسی آخر کۆنگرەی دوو حیزبی دەسەڵاتدار نموزەی شکستێکی گەورە بوو سەرکەوتنی باڵێکی سەربازی لێکی جانە سەرکەوتنی باڵێکی استخباراتی لە ئەوی دیکەیانە کوا ڕۆشنبیرە گەورەکان و ڕۆشنبیرە خاوەندید و عقلانیەکانی کە گوای هەن لەوێ بۆ ڕۆڵیان نەبوولەوە نەخێر ئەو دوو حیزبە بە ئاقارێکی زۆر ڕایە براون و ئەو ڕۆڵی ئەو ڕۆشنبیران زۆر زۆر لاوازەکە بەڕێزە دەیڵێت کە ئەبوایە دەوری عقلانی بینن ئەنج من پرسیە من هەموو گوناحان ناخەمە سەر ئەوان لە ئەو لە فەزای گشتی ئێمە عقلانیت نییە لە فەزای گشتی ئێمە جامیکەکانی ئێمە عقلانیت ئینتاج ناکەن چ جایەوەی کە ڕۆشنبیری لە ناو حیزب بیکە سەبارەت بە ئۆپۆزیسیۆنیش ئەوەی کە گرنگە بە تایبەتی من لەسەر گۆڕان قساکەم لە ڕاستیە من ملاحەزاتم هەیە لەسەر یەکگرتو و کۆمەڵ وانە بە ئۆپۆزیسیۆن نازانم لە ڕاستی ئۆپۆزیسیۆن گۆڕانەکە هاتووە و ئەویش ئێستا لە تەوری لە حاڵەتی پاشکشێتی ئەو ڕۆشنبیرانی کە ئێمەیان بینین لەوێ شتێک نییە ڕابژێ کاک ئومێت ئێستا بەڕێز ناتوانین بڵێ من لێرە ڕدەگرم ئەم وتانە ئێڵی بوەستە تاکو 10 ساڵی دیکە بابزانین ئەم هەلومەرجە بەرەو چۆمانە بە ئەو کاتە قسە بکەین یا ناتوانانی بەڕێزی بڵێ خەتەری دەرەوەمان لە سەرجارێ بە فاروق ئەم گفتوگوۆیە ڕابگرین نه عقل و ئەقلۆمان پێناڵ عقل پێمانە لە هەموو لەحزەیەکە کە دەرکمان بەوە کرد کە هەڵەیەکەیە دەبێ بیڵین ڕۆشنبیرانی ناو ئۆپۆزیسیۆن لە ناو قۆسێکە ئۆپۆزیسیۆنیش ئێستا بانکراون بەوەی کە خوێندنەوەیەکی ساڵی ڕابردووی ئەوەی پێوتی ئۆپۆزیسیۆن بخوێنەوە بزانن ئەو هەڵە استراتیژیانە کامانن کە کراونیە دووەم کە ئۆپۆزیسیۆن هەر ئەوە نییە ڕۆشنبیر هەر ئەوە نەلەویا کە نەهێڵێ فلان بزوتنەوە بۆ نمونە بزوتنی گۆڕان بە هەڵا بڕوە هەر ئەوەشە چیە ئایدیا دروستەکە لە ناو بزوتنی گۆڕانە چێ ئینتاجی ئایدیاکە من ئەم پرسیارە ئەەکەم وە کردوش بە لە خەڵقی ناو بزوتنەوەی گۆڕانش کردوە چێ ئینتاجی ئایدیاکە خۆموو کەسێ نایکە چێن ئەوانەی کە لە پڕێکە گفتوگوێ ئەمەوامان لێکە بڵێن بسوودنەوەی گۆڕان بزوودنەوەیکی بێ ئایدیا و بێ فکرەوە خاوەنی دنیابینێکی ڕۆشن نییە بۆ پێویستەکانی هەندێکی کۆمەلگای کوردی بەس بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە بێتەوە پشوویەکەین و دەسەکەینەوە بە گفتوگۆکەمان خۆشەویستانم دوای ئەم پشووە لەگەڵمان بێت بۆ تاوکردنی گفتوگۆکەمان